هەیامێکە دەست و چاوەکانی سپاردووە بە دێڕی پەرتووکەکان. مامۆسای زمانی کوردیە و هەر ئەمەش خوێندنەوەی کتێبەکانی لا خۆشەویست کردووە. هەتا ئێستا بە دانەبڕاوی لەگەڵ یا هاتووم، زۆر حەز بە کتێبەکەم، بە بینینیەکەم، بە دەستکاری و خوێندنەوە و مامەڵەی ئەەکەم. زۆر ینی تامێکی چێژێکی زۆر گەورە، ینی مەسەڵەن خەڵک چەند چێژ لە پارە ئەبینێت، ئەوە نە چێژ لە کتێب ئەبینم من. و خولیایەکیشمە، ینی حەزەکەم هەتا لە ژیانە بم کتێب هەر لە بەرچاوم بێ، هەر نزیکم بێ، قەت لی بێزار نابم، بە هەر شێوەیەکی ژیانم بێ. کتێب لای من خوێندنەوەی گرنگترە لە کۆنی و تازەی. کتێبی کۆنی شمەیە، مەسەڵەن ساڵەکانی 50 ساڵەکانی 60، بەڵام لای من گرنگجێتی لە کتێبە لەوایە کە بخوێندێتەوە و بەکار بێ و دەستی خوێنەر ببینێت. کتێبفرۆشە دێرینەکەی شار ڕۆژانە لە هۆڵەکانی خوێندنەوە نەوەی نوێ بە کتێب ئاشنا دەکات. دوای تەواوکردنی وانەکانیشی ڕوو دەکاتە شوێنە دڵگیرەکەی و خۆی نوقمی دیوانی شاعران دەکات. تاکە ئاواتیشی ئەوەیە تەواوی تەمەنی لە ناوەندی کتێبفرۆشاندا بەسەر ببات. حەزەکەم یعنی ئەگەر زۆر بە تەمەنیش بم، بە خشکانیش بێت بۆ بازار، ئەم پیشێ هەر لەگەڵ حەزەکەم بەردەوام بم و لەگەڵ یایم. بەڕای من یعنی یەکێکە لە پیرۆستترین پیشەکان، چونکە نیشانەی یعنی گۆڕینی هەر کۆمەڵگە و هەر نەتەوە و هەر وڵاتێک هەمووی بە کتێب بووە، هەمووی بە زانست و زانیاری ناو کتێب بووە. یعنی ئەو وڵاتانەکە مەسەڵەن گەورەترین پێشکەوتنیان دروست کردووە لە داهێنانی فڕۆکە، لە کەشتی، لە مەسەڵەن ئۆتۆمبیل، لە دروستکردنی بەنداوی گەورەی، یعنی بەنداوە گەورەکانی ئاو، یعنی چەندین شت کە بڵین کە پێویست و دیارن لە ژیانمانە هەمووی کتێب فێری کردوون. مامۆستا عەباسی کتێبفرۆش دەیەوێت خۆشەویستی کتێب لە دڵی نەوەکانیشیدا بچێنێت، تاوکو لە دوای خۆی کتێبەکان بێناز نەبن و پیشەی کتێبفرۆشتن لە ناو خانەوادەکەی بۆ هەمیشە بمێنێت. دالیا کەمال، کوردستان 24، سلێمانی.